روزبونی هر جور دیالوگ یک بکرد لنوان کس بید یا دولت بید یا گروپ پارت بیتن دبیت یکم شه جنگی درست کردنی دیالوگ درست بیتن پراسی پدا خواتا استا لنوان حولی رو بغداد جورک لطولساندن ها لجاتی اوه که زمین سازی که بیتن بو دیالوگ و هر وها او شانده که دچتا بغداد او چندین جاره دوباره بونی او شانده دو نخالی لوازی ها لو شانده که دچتا بغداد یکم شد او شانده بریار بدست نیه دوم شد او شانده هیچ داتا و زانیاری لسر گریبستی 50 سال نوتی لگل ترکیه نیه خالی سیل اوه که بغداد امرو لا روشکی لواز دا حکمتی هرم لا روشکی لواز دا و ناکوکیش لنوان پیکاتکان حکمتی هرم دا هیا ام خالی ناکوکیه دبنا بابتک بو لواز کردنی دیالوگ یا بابتک بو اوه که نگهنه انجامی و هر وها نیاز پاکی لنوان بغداد و هولیدانیه چونکه ما دازانین نیاز پاکی للاین کامیانه و کاک محسن کواتا بله؟ نیاز پاکی للاین کاملانه و نیاز زیاتر یعنی بگومان دست پاکی لای یعنی نیاز پاکی لای هر دولانیه لای هولیریش نه لای بغداش نیه و با تایبتش لای هولیر نیه چون که ل 2005 حتی استا لجنه چاودیری دارایی ل بغداد دعوا دکریتن ل 2005 حتی استا 2021 که لجنه چاودیری هر دولایی هولیر و بغداد دانیشن آیا حتی استا هولیر قرداری بغداد ام بغداد قرداری هولیر حتی استا چند جا بغداد هولی دوا بلام هولیر بو او هولانه خوی آماده نکردو لبر او بتی گیشتنی من ام جوره دیالوگه تنیا کاد بسر بردنه اوانیه که چاره سری بگیره چونکه خالی چاره سری لم جوره دیالوگانه برچاو ناکوید باشە کاک محسین بەڵام هەندێک لە پەرلەمانتاران و هەندێک لە چاودێرانی سیاسیش باز لەوە دەکەن کە دەڵێن ئەو شاندەی کە دەچێتە بەغدا بۆ ڕێکەوتنێک گەچێت کە تایبەت بێ بەخۆیان بۆ ڕێکەوتنێک ناچێت کە کێشەی خەڵک چارەسەر کا بۆیە ناگەنە ڕێکەوتن ئایا تۆش پێت وایە؟ یعنی ئێمە دەزانین پێکهاتەی عێراق چوونە یعنی پێکهاتەی عێراق لەسەر سێ ماڵی سونە و شیعە و کوردی چونکە پێکهاتی عێراق یانجی بەڕێوەبردننی دەوڵەت لە عێراقدا لەسەر بنەمایەکی قانونی و دەستوری نییە ئەگەر لەسەر بنەمای قانونی دەستوری بیتن خۆ خاڵە گومرگەکان فڕوخانە نەوت ئەوە هەموو بەستران بە بەغدا بەڵام حتا ئێستا حکمڕانی لە عێراق فۆرمی دەوڵەتبوونی لە عێراقدا لەسەر هەماهەنگیە و هەماهەنگیژی لەسەر بەرژەوەندی ئەو پارتانەیە کە پارتی گەورەنە ئەم پارتی دەستڕۆیشتنە کە لە عێراقدا ئێستا حکم دەکەن لەبەر ئەوە بەتێ گەیشتنی من هەم ناکۆکی لە ناو ماڵی شیعەدا و هەم بەڕێز کاظمی کە هیچ پارت و لاەن فراکسیۆنێکی گەورە لە پشت ئەو نییە و کەوتە ژێر فشاری جادە و ژێر فشاری پێکهاتەکانی شیعە یعنی پێکهاتەکانی ماڵی شیعە لەبەر ئەوە یعنی ئەم خاڵە لاوازە هەم لای کورد و هەم لای ئەوە وای لێ هاتووە لە جیاتی لە بەرژەوەندی ملت بگەڕێن چۆن چارەسەری بۆ ملت بدوزنەوە لێ دەگەڕێن چۆن چارەسەری بۆ خۆیان وەک پارت یان وەک ماڵبات یانجی وەک ماڵی شیعە یان سونی ئەم کوردی دەدوزنەوە باشە کاک محسین چەند جارێک باز لەوە کراوە کە هەر دەڵێن ئەم شاندە بڕیار بەدەستنین یاخود لاوازن بەڵام بۆ هیچ گۆڕانکاریەک ناکرێ هەر هەمان شاندە و چەند جارێک دەچێتەوە بۆ ئەم ڕێکەوتنی کە لە نێوان هەولێر و بەغدا و دواتریش بێ ڕێکەوتن دەگەڕێنەوە لەبەرەوە دەڵێم لاوازی دیالوگ ئەوەیە کە دووبارە دەکەم ژینگەی دیالوگ ئامادە نەکراوە دووەم ئەوەی کە دەچنە بەغدا دەبێت بڕیار بەدەست بیت و هەروەها دەبێت زانیاری لەسەر گرێبەستی 50 سای لەگەل نەوت ئەگەر تورکیادا هەبێتن ئەم هەردوو خاڵە زۆر گرنگن بوو ئەوە دەبێت لەو شاندەدا ئەگەر حکومەتی هەرێم جددیە لەو شاندەدا و ئەگەر ئێستا حکومەت لە خاڵێکی ڕەوشێکی لاوازدایە دەبووە یان سەرۆکی هەرێم یان سەرۆکی وەزیران لەگەڵ شاندەکە بچیت سەرۆکی پارلەمان ئان سەرۆکی حکومەت ئان سەرۆکی کومار لە بەغدا ببین ئەگەر هات و نیاز پاکیەک هەبێتن بۆ ئەوەی کە چارەسەری ئەو خاڵانە بکرێتن کە چۆن دابینکردنی موچەی فەرمانبەران و کێشەی دارایی کوردستان چارەسەر بکرێت بەڵام بەداخەوە حتا ئێستا تەنیا کات بەسەربردنە و لەو ماوەی کە لە ساڵی 2020-2021 دا لەو هەموو چاندە زیاتر لە 8 جارە چوینە بەغدا بەڵام حتا ئێستا تەنیا ئەوە بووە لە ڕکلامدا لە ڕاگەیاندندا لە سوسیال میدیادا باز دەکرێت شان هەیە و خەڵکیش بەو شتانە مەشغوڵ دەبێت بەڵام لە ئەنجامدا هیچ چارەسەریەک بەو فۆرمە بەو شێوە بەو ژینگەیە ناکرێت
باشە کاک محسین کەواتە کە تۆ لە پێشووتردا ئەندامی پێشووی پەرلەمان بوویت و لە ئەندام پەرلەمانی یەکێتیوی بەڵام پێ دوای یەکێتی بۆچی ئەوەی قبوڵە کە هەموو کاتێکەر سەرۆکایەتی ئەم شاندا دەکات و دەگەڕێتەوە بۆ بەغدا یعنی ئێمە دەزانین کە ناکۆکی لە نێوان پارتەکان ئێستا چوویتە ناکۆکی لە ناو پارتەکان خۆیانێ لە جیاتی ناکۆکی لە ناوان شیعە و سونەدا هەبێت ناکۆکی لە ناو ماڵی شیعەدا هەیە ناکۆکی لە ناو ماڵی سونەدا هەیە لە جیاتی ئەوە ناکۆکی لە نێوان پارتیوێکدا هەبێت ئێستا ناکۆکی لە ناو پارتی خودی پارتیدا هەیە و ناکۆکی لە ناو خودی یەکەتیدا هەیە کەواتە ئێستا جۆرێک لە سنترالبوونی بڕیاری چارەنووسی ملەتی کورد لە ناو پارتێک لە ناو ماڵێکدانە بەداخەوە ئەو ناکۆکیە کە لە ناو یەکەتیدا ئێستا هەیە ئەمە ڕنگدانەوەی ئەوەیە کە لە شاندەکەش دەردەکەوێتن و ئەو ناکۆکیە کە لە ناو پارتیشدا هەیە هەمانشت ئەو ڕنگدانەوەیە کە چون ناکۆکی لە ناوان سەرۆکی هەرێم و سەرۆکی وەزیراندا هەیە هەمانشت ئەو ڕنگدانەوە لەگەڵ بەغدا چونکی بەغدا ئەو خاڵە لەوازە دەزانیتن کە چون ناکۆکی لە نێوان پارتیدا هەیە لە ناوان یەکەتیدا هەیە و لە نێوان هەموو پێکهاتەکاندا هەمانشت لە ناو گۆران و پێکهاتەکانی تریش ئەمە دەبنە خاڵی لاوازی بوو سەرنەکەوتنی دیالۆگ لەبەرەوە دەڵێم ژینگەی دروستبوونی دیالۆگ ئامادە نەکراوە کاربوو نەکراوە لەبەرەوە بەداخەوە ئەوە هەموو لەسەر حسابی فەرمانبەران و خەڵکی نەدارانی کوردستان باشە کاک محسین بەڵام لە ئێستاشدا کەوەی زیاتر لایەنە شیعەکانی نیگەران کردووە ئەوەیە کە لە ئێستادا کێشەی نەوت و هەرێم زیاتر لەسەر مەلەفی نەوت و لەسەر نەوتە بەڵام تا ئێستا هیچ کاتێک وەزیری سامانە سروشتیەکان نەچۆتە بەغدا بۆ ئەوەی کام کێشەیە بە تەواوی چارەسەر بکرێن ئێمە دووبارە دەکەمەوە ئەگەر نیازپاکی هەبێتن دەبێت ئەو لایەنەی کە پەیوەندی دارن لە ئەو کەسە کە مەلەف و داتای نەوت لایە ئەو وەزیری سامانە سروشتیەکان سەرۆکی هەرێم کە وەختی بگیرێ بەستی 50 ساڵ لەگەڵ تورکیا گرتووە وهروە سەرۆکی وەزیران کە بڕیار بەدەستە دەبوایە ئەوە هەمویان پێکەوە لەگەڵ شاندەکە بچنە بەغدا ئەگەر هات و نیازپاکی هەبێت بۆ ئەوەی چارەسەری لە نێوان بەغدا و هەولێر بکرێن بەڵام بەداخەوە بەس ئەوەیە کە کات بەسەر بن لەبەرەوە شیعەش هەمان شت یعنی ئەو خاڵە لەوازە دەزانین کە چوونە لەبەرەوە حتا ئێستا یعنی هیچ نەکراوە یعنی دیالۆگ هەرتم دیالۆگ دەبێت خاڵ بە خاڵ بۆ بەرەو پێشەوە بچین بەڵام حتا ئێستا ئێمە لە بازنێک دەسوڕێنەوە کەواتە تێناگەم بۆچی حکومەتی هەرێم بەڕاست ڕاشکەوانە بە خەڵک ناڵێتن کە لەگەڵ بەغدا ناگەینە ئەنجامیان نامانەوێت بگەینە ئەنجام بۆ ئەوە خەڵک ئەو شتە لە مێشکی خۆی دەربێخیتن چاوەڕێی گودو بکرێت یان چاوەڕێی مەهدی منتەزر بکرێت لە بەغدادا کە پارە بێت و موچە بەو شێوەیە بەو عەقلیەتە بەو حکمڕانیە بە هیچ شێوەیەک لەگەڵ بەغدا ڕێک ناکەون ئەگەر ڕێک بکەونژی تەنیا شتێکی کاتی دەبیتن ئەوە نییە کە چارەسەرێکی درێژ خۆیان بیتن